راپۆرتە هەواڵ هێزەکانی سووریای دموکرات ئەگەر لە کۆنگرەی نیشتیمانی بەشدار نەبین پابەندی بڕیارەکانی نابین. ساڵح موسلیم یەکێک لە سەرکردە کوردەکانی ئەندامی ئەنجومەنی سەرۆکایەتی پارتی یەکێتی دموکرات جەختی کردەوە کە لیژنەی ئامادەکاری دیاریکرا و بۆ بەستنی کۆنگرەی نیشتیمانی سووریا تەنها بۆ ڕازیکردنی هەندێک لایەنی دەرەکی پێکهێنراوە و نوێنەرایەتی هەموو چین و توێژەکانی گەلی سووریا ناکات. ئەم لیژنەیە لە زمانی هودا ئەتاسی ئەندامی خۆی ڕایگەیاند کە هیچ گروپێکی سەربازی و بەتایبەت هێزەکانی سووریای دموکرات قەسەدا بۆ بەشداریکردن لەم کۆنگرە کە هێشتا کاتەکەی دیاری نەکراوە بانکێش نەکراون. ساڵح موسلیم وتویەتی پێک هاتە سیاسیەکانی قەسەدا وەک ئەنجومەنی سووریای دموکرات و دامەزراوەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەری بە نوێنەرایەتی دامەزراوەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەن کە لە حاڵەتی نەبوونی ئامادەبوونی دادپەروەرانەیان لەم کۆنگرەیە هەرگیز پابەندی بڕیارەکانی ئەم کۆنگرەیە نابن. بە پێی وتەی موسلیم بەشداریکردنی هەندێک کەس بەبێ مۆڵەتی بەڕێوەبەرایەتی خۆسەری ئەم بەڕێوەبەرایەتیە پابەند ناکات بە بڕیارەکانی کۆنگرەکە. فەرهاد شامی بەڕێوەبەری نووسینگەی ڕاگەیاندنی قەسەدەش هەروەک موسلیم جەختی کردەوە کە قەسەدە و بەڕێوەبەرایەتی خۆسەری پابەندی بڕیارەکانی هیچ کۆنگرەیەک نابن کە تێیدا بەشداری نەکەن. هەر کۆنفرانسێکی سووری کە هێزەکانی سووریای دموکرات یان بەڕێوەبەرایەتی خۆسەری پەراوێز بخات نیشتیمانی و یەکگرتوو نابێت و ئامانجی دووبارەکردنەوەی هەمان سیاسەتی پەراوێزخستنی پێشووە کە بووە هۆی وێرانبوونی سووریا و پارچە پارچەبوونی کۆمەلگاکەی. لیژنەی ئامادەکاری کۆنفرانسی دیالۆگ دوای پێکهێنانی لەسەر بنەمای فەرمانی سەرۆکایەتی دەرچوو لەلایەن ئەحمەدە شەرع سەرۆکی قۆناغی گواستنەوە دەرچووە. هێشتا کاتی بەستنی کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی دیاری نەکراوە کە مانگی ڕابردوو دووجار دواخرا. چاوەڕوان دەکرێت ئەم کۆنفرانسە زیاتر لە 1000 کەس لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای سووریا لەخۆ بگرێت.